بناوی خوای بەخشندەی میهرەبان، حەمد و سەنا و سوپاس و ستایشی بێ پایان بەخوای پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێنکەوتوانیان تا کەوتە زەمان. بینەرانی خۆشەویست، سەلامی خوای پەروەردگار لە هەموو لایەک بێ. یا ڕەبی خوای پەروەردگار مانگی ڕەمەزان بکاتە مانگی خێر و بەرەکەت، پیرۆزبایی لە هەموو لایەکتانەکەم کە خوای پەروەردگار تەمەنی پێبەخشین کە بگەینەوە خزمەتی مانگی ڕەمەزان جارێکی تر. ئەگەر خوای پەروەردگار هاوکارمان بێ و یارمەتی دەرمان بێ، بەنیازین لەم مانگی ڕەمەزانە زنجیرە بابەتێک دەربارەی ڕەمەزان و ڕۆژوو پێشکەش بە بەڕێستان بکەین. ئەمڕۆ حەڵقەی یەکەمی ئەو بابەتە عەرزی بەڕێستانەکەین. ڕۆژوو پێناسەی لەلای زانایان چۆن پێناسەی ڕۆژویان کردووە. طبعا ڕۆژوو لە زمانی عەرەبیە واتە ئەلئیمساک، واتە خۆگرتنەوە. لە شەریعەتی پیرۆزی ئیسلامە زانایان وتویانە ڕۆژوو ئەوەیە کە ئینسان خۆی بگرێتەوە لەو شتانەی ڕۆژوو بەتاڵەکاتەوە، هەر لە بەرەبەیانەوە لەو کاتەوە کە پێویستە تر ئینسان بە ڕۆژوو بێ، حتا ئەو کاتەی کە ڕۆژوو تایە ئەشکێنریا بەربانگ ئەکرێتەوە کە بریتیە لەوەی کە خۆر ئاوا ئەبێ لەگەڵ نیەتی بە ڕۆژوو بوونە. ئەمە پێی ئەوترێ ڕۆژوو. طبعا ڕۆژوو عیبادەتێکی زۆر پیرۆزە، دروشمێکی ئاینی مقەدەسە، یەکێکە لە پایە هەرە گرنگەکانی ئاینی پیرۆزی ئیسلام. خوای پەروەردگار فەرزی کردووە لەسەر ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم وەکو بەزەیی و ڕەحمەتێک بۆیان تا پاکیان بکاتەوە، گوناحەکانیان بسڕێتەوە، پلەپایەیان بەرز کاتەوە، بەرژەوەندی دین و دنیای تایە بۆیان. حکمی ڕۆژوو زانایانی ئیسلام یەکدەنگن یا کۆدەنگن لەسەر ئەوەی کە ڕۆژووی مانگی ڕەمەزان فەرزە. یەکدەنگن کۆدەنگن لەسەر ئەوەی کەوا ڕۆژووی مانگی ڕەمەزان فەرزێکە لە فەرزە گەورەکان. بەڵگەی فەرزبوونیشی لە قورئانی پیرۆزە خوای پەروەردگار ئەفەرمێ لە سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 183 خوای تەعالە ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. كتب واتا يعني فرز كراوة، ئەو کەسانەی کە ئیماندارن خوای تەعالە ڕۆژووی لەسەرتان نووسیوە و فەرز کردووە، وەکو چۆن لەسەر ئومەتەکانی تری فەرز کردووە، تاوەکو فێر ببن خۆتان بپارێزن لە نافەرمانیەکانی خوای پەروەردگار. و هەروەها لە سوورەتی بەقەرە لە ئایەتی 185 خوای تەعالە ئەفەرمێ فەمەن شەهیدە منکم الشەهرە فەلیەصومه. هەر کەسێک لە ئێوە ئەگەر گەشتە کاتی مانگی ڕەمەزان ئەوە بە ڕۆژووی مانگی ڕەمەزان بگرێ ئەگەر عوزری نەبێ. بەڵگەشت لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆرە، لەوانە حەدیثەکەی ئیبن عومەر خوای لێ ڕازی بێ کە لە بوخاری و مسلیمیشە هاتووە، لە بوخاریە ژمارە 8 و لە مسلیمیشە ژمارە 16، کەوا پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمووی بني الإسلام على 5، واتە ئاینی پیرۆزی ئیسلام بنیات نراوە لەسەر 5 پایە: شهادة أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله وإقام الصلاة وإيتاء الزكاة والحج وصوم رمضان. 5 پایەکە بریتین لەمانە شهادەی یەکخواناسی یان یەکخواپەرستی، التوحید، أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله، واتا شایەتی ئەدەم کە تەنیا ئەڵڵا شایستەی پەرستنە، هیچ کەسێکی تر شایستەی پەرستن نییە، و شایەتیش ئەدەم کە محەممەد صلی الله عليه وسلم نێرراوی ڕەب العالەمینە، نێرراوی ئاڵڵایە، و نوێشکردن و زەکاتدان و حەجکردنی ماڵی خوا و ڕۆژووگرتنی مانگی ڕەمەزان. ئەمانە 5 پایەکانی ئاینی پیرۆزی ئیسلامن.
و لە حەدیثەکەی طەلحەی کوڕی عوبەیدوڵڵای هاتووە کەوا کابرایە کاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پرسیاری لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم لەسەر فەرزەکانی ئیسلام. پێغەمبەری خوش فەرمووی 5 فەرزەی نوێژ لە شەو ڕۆژێکا 5 جار ئەبێ نوێژ بکەی، واتە 5 فەرزەی نوێژ. کابراوتی جگە لەوە نوێژی ترم لەسرە وەکو فەرز. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی نەخێر مەگەر خۆت زیادە بکەی، تەطەوع بکەی. پاشان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی و ڕۆژوگرتنی مانگی ڕەمەزانیش. کابراوتی جگە لە مانگی ڕەمەزان کاتی تر ڕۆژووی فەرزم لەسرە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی نەخێر مەگەر خۆت زیادە بکەی، تەطەوع بکەی. پاشان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی زەکاتدانی ماڵەکەت ئەگەر گەشت بێتە حەدی زەکات. کابراوتی جگە لەو زەکاتەی فەرزی خوا هیچی ترم لەسرە وەکو فەرز. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی نەخێر مەگەر خۆت تەطەوع بکەیت و زیادە بکەی، یعنی خێرێکی زیاتر بۆ خۆت بکەی. جا کابرا پشتی هەڵکرد و ڕۆیشت بەدەمی ڕۆشنەکەیەوە وتی وەڵڵاهی لەمە زیاتر ناکەم، و یعنی نە لەمە زیاتر و نە لەمەش کەمتر ناکەم، یعنی تەنها فەرزەکان جێبەجێ ئەەکەم بە جوانی، کەم و کورتیتیان ناکەم و زیادەش لەوە زیاتر ناکەم. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەفلح ئین صەدەق. فەرمووی ئەم کابرایە بەڕاستی سەرفراز بوو ئەگەر ڕاست بکە بە جوانی ئەوەی خوا فەرزی کردووە لەسەری بەجێی بکە. ئەمە لە بوخاریشە هاتووە ئەم حەدیثە و لە موسلیمیشە. لە بوخاریە ژمارە 6956 و لە موسلیمیشە ژمارە 11. هەروەها حەدیثێکی ئەبو هورەیرەشمان هەیە، هە بەڵگەیە لەسەر ئەوەی ڕۆژووی مانگی ڕەمەزان فەرزە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی صوموا لرؤيته وأفطروا لرؤيته فإن غمي عليكم فأكملوا العدد. ئیمامی مسلم ئەیگەڕێتەوە ژمارە 2379 فەرمووی ئەگەر مانگی ڕەمەزانتان بینی ئەوە ڕۆژووی تیا بگرن، و ئەگەر مانگی شەوالتانیش بینی ئەوە ئیتر کۆتایی بە ڕۆژووی ڕەمەزان بێنن. ئەمە حەدیثە بەڵگەیە لەسەرەوەی کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمری کردو بە ڕۆژوگرتنی مانگی ڕەمەزان. و حەدیثی ئەبو هورەیرەیش حەدیثێکی تری هەیە، ئەبو هورەیرە خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەتاکم شەهر ڕەمەضان شهر مبارك فرض الله عليكم صيامه. فەرمووی مانگی ڕەمەزان هات، مانگێکی مبارەک و پیرۆزە. خوای تەعالا فەرزی کردووە تایە ڕۆژوو بگرن، خوای تەعالا فەرزی کردووە تایە بە ڕۆژوو ببن. ئەم حەدیثەش نەسائی، ئیمامی نەسائی ئەیگەڕێتەوە و شێخ ئەلبانی لە صحیح الجامعە ژمارە 55 تەصحیحی کردووە. ئەمە بەڵگەکانە و بەڵگەی تریش طبعا هەیە، بەس من ئەمانم بە کافی زانی 2 ئاەت و 4 حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بە صریح ڕۆژووی مانگی ڕەمەزان فەرز ئەکا لەسەر مسلمانان. ئایا ئەو کەسەی ڕۆژوو نەگرێ حکمی چییە؟ ئایا ئەو کەسەی کە ڕۆژوو ناگرێ حکمی چییە؟ هەر کەسێ ئینکاری فەرزبوونی ڕۆژووی مانگی ڕەمەزان بکە، ئینکاری بکە، بەڕاستی کافر ئەبێ، چونکە ئینکاری ئاەتێک لە ئاەتەکانی قورئانی کردووە، یان چەند ئاەتێک لە ئاەتەکانی قورئان، و ئینکاری چەندین حەدیثی پێغەمبەری خوای کردووە صلی الله عليه وسلم. بۆیە ئەو کەسەی ئینکاری بکە خوا پەنامەمدا کافر ئەبێ. بەڵام ئەو کەسەی کە ئینکاری ناکا بەڵام ڕۆژووی ڕەمەزان ناگرێ بەبێ عوزر، هیچ عوزرێکی نییە نایگرێ، بەڵام ئینکاری ناکات، ئاعترافەکە کە ڕەمەزان فەرزە، بەڵام بەهۆی تەمەڵیەوە بەهۆی هەندێشتەوە نایکا کە ئەو شتانە عوزریش نییە لە شەرعا، یعنی لە شەریعەتی ئیسلامە بە عوزر قبول ناکرێ، چونکە عوزرەکان دیارین وەکو لە حەڵقەکانی داهاتوە ئینشاء الله باسیەکەین. شەرع چەند عوزرێکی دیاریکراوی داناوە بۆ ئەو کەسانەی کە یعنی ئەتوانن تایە ڕۆژوو نەگرن، ڕەمەزان بێتە سرا و ڕۆژوو نەگرن، چەند عوزرێکی دیاری کراوە، تەمەڵی عوزر نییە. ئەگەر کەسێک ئەو عوزرانەی نەبوو
بەڵام ڕۆژووی ڕەمەزانی نەگرتووە باوەڕشی پێی هەیە کە فەرزە. حکمی ئەو کەسە چییە؟ حکمی ئەو کەسە تاوانبارە، عاسیە، زۆر زۆر گوناحبارە، یەکێکی لە کەبائیرە گەورەکانی ئەنجام داوە، بەڵام زانایان زۆرینەی زۆریان ئەڵێن کافر نییە. زانایان ئەڵێن مادام ئینکاری نەکردووە ئەڵێن کافر نییە. کەوابوو زۆر زۆر گرنگە ئێمەی مسلمان ئاگامان لێی بێ و بزانین کەوا ڕۆژووی مانگی ڕەمەزان شتێکی ئاسان نییە، شتێکی هەروە ئاسایی نییە تۆ احتمامی پێ نەدەی و ڕۆژی تیا نەگری، بەڵکو ئەبێ زۆر بە ئامادەباشیەوە خۆت، یعنی وەکو بڵێ خۆت تند و تۆڵکەی چاکی بۆ بکەیتە دارە پێش ڕەمەزان، ئەبێ خۆتت ئامادە کردبێ. سەلەف و پێشینانی ئێمە 6 مانگی بمایە بۆ مانگی ڕەمەزان، ئەوان ئیتر دوعایان ئەکرد و ئەپاڕانەوە لە خوای پەروەردگار، ئەیانوت خوایە بمانگەێنە ڕەمەزان، تەمەنمان درێژکە و بمانگەێنە ڕەمەزان. 6 مانگی بمایە ئەوان ئیتر دەستیان ئەکردە خۆ ئامادەکردن، دەستیان ئەکردە خۆ ئامادەکردن. خۆ ئامادەکردن بەوە نییە کە تۆ بڕۆی خواردنێکی زیاتر بێنی، بڕۆی نازانم هەنێ خەڵک ئێستا بە شێوازێکی تر خۆی ئامادەکە بۆ تێرکردنی زگ و بۆ ئەمانە. خۆی ڕۆژی ڕەمەزان لە ئەسڵە بۆ ئەوەیە کە ئینسان لە مانگی ڕەمەزانە خواردن کەم بخوا، لە مانگی ڕەمەزانە زیاتر خۆی بگرێتەوە. مانگی ڕەمەزان ئەسڵەن ئەبێ بێتە مانگێک تایە ئینسان مەسروفێک کەمتر بکە، تایە خواردنێک کەمتر بخوا، ئەبێ بێتە مانگێک کە ئینسان تایە اقتصادی زیاتر بکە. بەڵام بەداخەوە خەڵکی لای ئێمە وا ئەزان ڕەمەزان مانگی خواردنە، لە کاتی فتارکردنە دوو ئەوەنەی کاتەکانی تر ئەخوا و لە کاتی پارشێویشە هەر زۆر ئەخوا. بۆیە هەنێ کەس هەیە ئەڵێ کاکە من واللهی مانگی ڕەمەزان ئەبێ من زەعیف وایەم بەڵام تایە قەڵەو بووم، ئەوەنە کیلۆ زیادم کردوێ. بەڵێ طبعاً چونکە تۆ بەو شێوە ڕۆژوت نەگرتووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوای کردووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمەی فێر کردووە کەوا ئێمەی مسلمان چەند تیکەنانێک ئەخۆین پشتمان ڕاستکاتەوە. ئەگەر هەر زۆرتر بخۆین مەعیدەمان گەدەمان ئەکەین بە 3 بەشەوە، بەشێکی بۆ خواردن، بەشێکی بۆ خواردنەوە، بەشێکیشی بۆ هەناسە، بۆ نەفەس. کەوابوو تۆ ئەبێ ئاوا ڕۆژوو بگری، بۆ ئاوا بەو شێوە بیگری، بۆ ئەوەی ئیسفادەی لێ بکەیت لەلایەنی سەحیەوە و لەلایەنی ئیمانی و ڕۆحیشەوە. بەڵام ئەگەر تۆ مەعیدەت پڕکەی و ئیستعداداتێکی تر خۆ ئامادەکردنت بە خواردن و ئەو شتانە بێ، بەڕاستی ئەوە شێوە نییە. بەڵام سەلەف و پێشینان نابەو شێوە خۆیان ئامادە ناکرد، لایەنی ڕۆحی خۆیانیان ئامادە ئەکرد، خۆیانیان ئامادە کرد کە لە مانگی ڕەمەزانە شەو نوێژی زیاتر بکەن، یەک نوێژی جەماعەتیان لە دەست دەرنەچێ. هەوڵیان ئەدا لە مانگی ڕەمەزانە ئیتر قورئان چەند جارێ ختم بکەن، لە مزگەوت دەرنەچن، بتوان لەیلەة القەدر یەک شەویان لە دەست دەرنەچێ، ئیعتیکاف بکەن لە دەر ڕۆژی ئەخیری ڕەمەزانە. یعنی ئیستعدادات لەو لایەنەوە ئیستعدادیان وەرەگرت. ئێمەش حەقا هەر لە سەرەتاوە بەر لەوە ئەبێ خۆمان ئامادەکەین. طبعاً پێشینان لە پاش ئەوەی ڕەمەزانیش تەواو وایە ئەو 6 مانگەی تر داوایان نەکرد کە خوای تەعالا ڕۆژووی ڕەمەزان و عیبادەت و تاعەتەکانی مانگی ڕەمەزانیان لێ قبوڵ بکات. داواکارم خوای پەروەردگار بخواتن ناوە جوانەکانی خۆی سەرکەوتومان بکە، بتوانین ئەم مانگە بە جوانی تایە ڕۆژوو بگرین، بە جوانی تایە عیبادەتەکان ئەنجام بدەین، سوودێکی لێ ببینین بۆ دین و دنیامان، سوودێکی لێ ببینین کە بتوانین زیاتر لایەنی ڕۆحی خۆمان بەهێز بکەین، زیاتر و زیاتر لە خوای تەعالا خۆمان نزیککەینەوە و ئەوەی کە خوای تەعالا ئەفەرمێت لەعەلەکم تەتەقون بە حەقیقی بەڕاستی تەقوا بەدەست بێنین لە مانگی ڕەمەزانە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.